دەنگتان خۆش فەرمووی چاوەڕێمانکەن چۆنتان کرد باش بوو؟ والله غلطم كلمتك شو بۆچی غەڵەتە کرد بەچوە؟ والله خرقم زور بشوي تتعصي ترى بالسينما دای شاکە نەکردەوە؟ بابا داي شكل دەستان خۆش بێ و هیوای بەختێکی باش بوو هەر پێنجتان هیوام وایە سەرکەوتوو بن ئێستاش دەنگیش ناڵەتی فەرموون بخێراتن زانم کاری ئەمە زۆر قورسە بەس ئەبێ قەرار بدەین بڕیاری مە بڕیاری 4 کەسە شەم تۆ جوڵەت زۆر جوانە زۆر جوان جوڵاکەی زۆر جوان کۆنتاکتت زۆر باشە بەرامبەر بینەری خۆت ئەمە زۆر گرینگە بۆ ئێمە هۆنیا تۆ هەندێک جار کۆنتاکتت کەمترە لەگەڵ ئێمە ئاگال لەوە بێ ئەبێ ئەو کۆنتاکتە چاکەیت ڕۆزا دەنگی تۆ کەمێک غەمگینە ji بۆ من هەستەکەم بەس کۆنتاکتی تۆ باشە ڤیان کۆنتاکتت کەمترە هەندێک جار لە تۆنی خۆت دەرێکیت بەڵام دەنگت باشە مانە تۆش دەنگت خۆش بێ هەندێک لە ئێوە ئەتوانن بەردەوام بن هەندێکتان ناتوانن بەردەوام بن لەگەڵ ئێمە شەم لێمان ببوورە ناتوانی بەردەوام بیت مامۆستا خوا بە بڕیارەکەدان ئەتوانم گۆرانەکە دیسان بڵێمەوە چکە دڵنیا بووم زۆر بە جوانی ئەموت یعنی هیچ غڵەتێکم نەبوو ئەوە بڕیاری تەنیا من نییە بەڕاستی بڕیاری هەموو مامۆستایانە و بۆ تۆ سەرەتای ژیانتەوە ئەتوانی زۆر بەباشی بۆ هەنگاوی داهاتوو بۆ کورد ئایدڵی داهاتوو هەتاکو ئێستا زۆر بەباشی هێناوتە ڤیان ببوورە بۆ کورد ئایدڵی داهاتوو ئیشەڵڵا زیاتر هەوڵ بدە مانە ببوورە ڕۆزا بۆ تۆ دەڵێن بەڵێ بەردەوام ببی پیرۆزە هۆنیا تۆش دەتوانی بەردەوام بی پیرۆز پیرۆز بێ خێرات پیرۆز بێ سپاس ڕازیم لە خۆم کاتە ئەم حەدە هاتووم چکە من عمرێکی بچێکم هەیە لە چا ئاینتر زۆر باشتر هاتووم هەنێک خەمگینم لێ مام چ بکەن یعنی تشت ئەهوا دەربەست بێ te performans ecivand gelo. Ger tu dixwazî bibî yekemîn guhdaş bo performansên nû me pişopîne.